لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان بۆ هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ڕۆژی 7 سەی 2010 دووبارە لە ناخی دڵمانەوە بەخێرهاتنی گەرمی یەکەیەکەی ئێوەی بەڕێز دەکەین. سەرەتای ئاهەنگەکەشمان بە خوێندنی چەنایەتێک لە قورئانی پیرۆز دەست پێیەکەین. با بەڕێز مامۆستا مالک بفەرمێت بۆ خوێندنەوەی. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وأدخل الذين آمنوا وعملوا الصالحات جنات تجري من تحتها الأنهار خالدين فيها بإذن ربهم تحيتهم فيها سلام. ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء تؤتي أكلها كل حين بإذن ربها ويضرب الله الأمثال للناس لعلهم يتذكرون. ومثل كلمة خبيثة كشجرة خبيثة اجتثت من فوق الأرض ما لها من قرار. يثبت الله الذين آمنوا بالقول الثابت في الحياة الدنيا وفي الآخرة ويضل الله الظالمين ويفعل الله ما يشاء. ألم تر إلى الذين بدلوا نعمة الله كفرا وأحلوا قومهم دار البوار جهنم يصلونها وبئس القرار. وجعلوا لله أندادا ليضلوا عن سبيله قل تمتعوا فإن مصيركم إلى النار. صدق الله العظيم.
بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی کەناڵی ئاسمانی پەیام، هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە هەرکوێکن سڵاوی خوای گەورەش لە ئێوە بێت. دەنگێک وەک نیشتیمان کە هاتی لە کەس بەپرسە، تەنها چاوێک بگێڕە، جوانترین باڵا، گەنجترین تەمەن، نازدارترین ناو، شایستەترین خزمەتکار، ئەمینترین سەرکردەت بینی، ئەوە کۆمەڵە کە هاتی گەنجێکت بینی وەک عەلی لە پێخەفی ئازیزدا خەوتبوو، ئەوە کۆمەڵە و خۆی دەکاتە باڵاگەردانی. ئەگەر جوانێکت بینی وەک یوسف، ملوانکەیەکت بینی، ملوانکەیەک فرمێسکت بینی وەک ئەوانەی یعقوب بۆ خەمی نیشتیمان، شیعرێکت بینی گەنجتر لە شیعرەکانی نالی، ئەوە کۆمەڵە و گوێی شل کردووە بۆ دەنگت. ئەگەر هاتی سندووقێکت بینی، ئەوە ئەمانەتێکە، ئەوە پەیمان و بەڵێنە، ئەوە دەستێکی گەنجە و داوای ئاوەدانیەکات، ئەوە پێنووسێکە و داوای ئازادیەکات، ئەوە شۆڕشێکە و داوای ژیانەوە ئەکات، ئەوە کۆمەڵە و داوای کوردستانەکات، ئەوە عەشقە و داوای کەرکووکی معشوقیەکە. ئەگەر هاتی تەنها چاوێک بگێڕە، ئەگەر گەنجێکت بینی باڵا بەرز، چوارشانە، زرنگ، هۆشیار، یەک پارچە کورد، یەک پارچە پاک، تەواو لەسەر و سیمادا وەک قازی چوارچراو، لە دەنگدا وەک ئاوازەکانی نیشتیمان، لە ناسکیدا وەک پەڕەی گوڵ، لە خەندەدا وەک شنەبا، لە بەرزیدا وەک ئەستێرە، ئەوە کۆمەڵە و دەمتی بەرێ. چونکە ئەم سوارە پێنووسەکەی لە گیرفانی گەنجێکی کوردە و بیری لە مەجلیسی مەولەویە و خەباتی لای بەردەنوێژێکی شاخ. ئەم سوارە حەیرانەکەی لە دەشتە و سیاد شەمانەکەی لای دارگوێزێکە، بانگ و قامەتی لای منارەیەکە و نوێژی لە پاڵکانیەکی سارد. ئەوە کۆمەڵە دڵی لای تۆیە و دەنگێکی پڕپاچیەوێ کە هاتی وەک چۆن مانگ لە ناو سەد ئەستێرە و وەک چۆن خۆر لە پاتایی ئاسمان و وەک چۆن شەونمی بەیانی لە نێو چاوانی گوڵدا دیارە، ئاواش باڵەیەم کۆمەڵە لەم هەڵبژاردنەدا دیارە کە هاتی شاخێکی لاو، شۆڕشێکی گەنج، شەقامێکی چاوزید، زانکۆیەکی معریفی، کتێبێکی کوردی، دیوانە شعرێکت بینی، ئەوە هاوڕێی ڕوح سووکەکەیە، ئەوە کۆمەڵی ئیسلامیە، ئەوە شایەنی دەنگی پاکی تۆیە، ئەوە کوڕەکەی کوردستانە. ئازیزان و بینەرانی خۆشەویست و ئامادەبوانی ێژە، ئاوازێک کە هەمیشە هاوڕێی هەنگاوەکانی خەبات بووە، گەروویەک کە هەمیشە بە تاسەی پشتیوانی کردنی ڕاستی و ڕەوا و ڕابوون بووە. ئەمێستاکە سرودی سەرکەوتن بۆ لیسی کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەچڕێ. هونەرمەند بیلال کەیوانی و هاوڕێکانی با بفەرموون بۆ پێشکەشکردنی سرودی پێدەشتی هیواکان.
هەنگاو بنێن بۆ ئاییندا لەبیرتان بێت لیستی کۆمەڵ هیوایە بۆ سزەم دیدا ڕابن هەموو بەرەو دەنگدا هەنگاو بنێن بۆ ئاییندا لەبیرتان بێت لیستی کۆمەڵ هیوایە بۆ سزەم دیدا ئەم لیستە سەوزی بەهار و ئاوازی نەمەی بارانە سایەی حەوانەوە و پەشووی ڕێبە ببین بەکارێزی پڕئاو لەنا سۆر و خەموژانە ببین ئاسمانێک شادە هەموو پێکەوە هەڵبژێرین دەستی شیرە خزمەتکاری ڕستەقینە ناوم ژوور قۆلیبانە خزمەتکاری ڕستەقینە ناوم ژوور قۆلیبانە هێن و دڵی پێکوت و بڕیار دەدا بەداهاتوو لیستی کۆڵەمی ئیسلامی لیستی زێنەت خەنداو ئەم کەروانە بگاتانێ دیوای کەلبی خەتی دێنێ مافی ڕای چەندین ساڵە لەناو پڕدا بەدەستێنێ بەختیاری دڵی هەمووان نەسیمی بەر بەیان دێنێ بەم کەروانە پەڕەی مێژوو بەنەقشە و گەچکۆ دێنێ بەم کەروانە پەڕەی مێژوو بەنەقشە و گەچکۆ دێنێ هێن و دڵی پێکوت و بڕیار دەدا بەداهاتوو لیستی کۆڵەمی ئیسلامی لیستی زێنەت خەنداو پێشمەرگەی وڵات و سەدان شەهیدی ڕوسوولە لیستی کۆمەڵ ئیسلامی دڵانێکی پڕ لە نورە لیستی هەڵهاتنی ئاسا هەزاران ئاواتی دوورە لیستی هەڵهاتنی ئاسا هەزاران ئاواتی دوورە هێن و دڵی پێکوت و بڕیار دەدا بەداهاتوو لیستی کۆڵەمی ئیسلامی لیستی زێنەت خەنداو ڕەنگی ئێوە ڕەنگی ئێمە بەکاتە سنبولی جوانی لە عێراقی ئایندادا ئەسمەکەشان بالەشانی زمانی هەژاران و زێدی باب و باپیرانی مژدە بەخشی گوند و شاد و ژیانی پڕ ئاوەدانی مژدە بەخشی گوند و شاد و ژیانی پڕ ئاوەدانی هێن و دڵی پێکوت و بڕیار دەدا بەداهاتوو لیستی کۆڵەمی ئیسلامی لیستی زێنەت خەنداو هێن و دڵی پێکوت و
بدا بداهاتو لیستی کۆڵەڵی ئیسلامی لیستی تێبەڕوەنداو ئەوازی نمای بارەنا سەرەی حەوانەوە پشووی ڕێبارانی ڕێقورئانە 352 لیستی چارەنووسی هەموو گەلە 352 لیستی چارەنووسی هەموو گەلە دەنگی خۆتانی بدانێ لە دەستی مەدەن ئەم هەلا لە دەستی مەدەن ئەم هەلا لێرە ژیانە نوری ڕوونی باش بردنە ڕێزی خاباتی پێشمەرگە و شەهید لابیر نەکردنە ئەم لیستە لێرە ژیانە نوری ڕوونی خوایە بە پشتیوانی تۆوە ئەم تافگە بەنیازەها ژەبکات خوایە بە ئومێدی تۆوە ئەم بارانە دەیەوێ ببارێ خوایە بۆ تۆوە ئەم ناوچاوە دەیەوێ سوژدە بەرێ خوایە ئەم دار بەڕوە زۆر دەمێ کە دەیەوێ بێتە حوزور خوایە بە فریشتەکانی خۆت بڵێ ئەم کۆمەڵە سەرخەن ئەم هەنگاوە بەرزکەنەوە یارمەتیان بدەن تا ئەم کۆڵبە هەڵگرن کۆڵی خەمەکانی خەڵکو و نیشتیمان ئێمە و کۆترە عاشقانەین کە لە تەنی شوێنی شەید بوونی مەلاعلی بیارەوە لە شەقەی باڵماندا ئەو گوڵاڵە سوورانەین کە لەسەر لێوی مەلا شەریفەوە لەدایک بووین ئێمە ئەوە ئێمەین ئەوانەی کە تەنها لەو کانیاوە خۆمانە شۆین کە مەلا عەبدوڵای قەسرێ دەستنوێژی لێ دەشۆرد و محەممەد سەنگاوی ڕۆژی پێکردەوە خوایە ئەوە کۆمەڵی ئیسلامیە بەدەستی دەستنوێژەوە بە دوای دوو مهاجیرەکەوە ڕوا لە شوێن پێی موسعەبە گەڕێ خوایە ئەو کۆمەڵەکەی تۆیە بە دوای خۆردا سەفەرەکە لەگەڵ خەنسادا شیرین ڕۆڵەکانی ئەبەخشێتەوە و وەک شەهید ئاسۆ نێژەکە خوایە ئەوە کۆمەڵە هێشتا بۆنی سوژدەی لێچێ هێشتا تامی خەندەقی ڕۆژەڕێیەکە ڕوا تا هەنووکەش تەپ و تۆزی زیندانەکانی بەعس لە خۆیەتە چێنێ تا هەنووکەش دووکەڵی تفەنگەکانی لە نەبەردیەکانی کۆڕێن نەگەڕاوەتەوە تا ئێستاش من نازانم کەیوان و 24 هاوڕێکەی لەکوێ نێژران چەند فیشەکی جەندرمەکانی بەعس ئەوانی لە پیسی ڕۆژگار پاکردەوە من نازانم شەهیدانی قەڵات و کان کام ئایەتەیان تەفسیرە کرد بەر لەوەی ماڵاوایی لە ئەمیرەکەیان بکەن من نازانم سیواکی گیرفانەکانی محەممەدی حاجی مەحموود چی لێ هات لەگەڵیدا تێزابی ئەم نەسوورەکە سووتاندی یان خوا خۆی لەگەڵ ئەو ڕۆحەپاکەدا بەرزی کردەوە بۆ ئاسمان ئێوە پێ بڵێن براینا ئێوە پێم بڵێن دایکان خوشکان گەلۆ کام شاخەیە لە کوردستان
پێشمەرگەیەکی من لە شەوگارێکی ساردی زستان و نەوزی تیادا نەدابێ ئاوی کامکانیاو هەیە لە کوردستان کۆمەڵەکەم ڕۆژی پێ نەکرد بێتەوە کام بەردەنوێژ ئاری و نەوزاد و جیهادەکانی من دوورکات نوێژیانتیا بەرز نەکردۆتەوە بۆ ئاسمان نەک هەر ئەوەندا بڕۆن لە زیندانەکانی بووکە و فڕۆکەخانە بپرسن بزانن ڕۆڵەکانی من نەوەکانی یاسر نین لەم هەزارەی سێهەمەدا بزانن تەپوتۆزی عەرەبستان پێت ناڵێ ڕۆژێک من شانازیم کرد بە میوانداری گەنجەکانی ئێوەوە ئێستا وەرن گوێ لە ترپەی دڵی کوڕەکانی من بگرن بزانن لە ئاوازی خوێندنی سوورەی کەهف ناچێ وەرن بۆنی هەناسەی پێشمەرگەکانم بکەن بزانن بە سەربۆنی سوورەی تەوبەدا ناکەون وەرن تەماشای سیمای ڕۆڵەکانم بکەن بزانن وا هەست ناکەن لە سیمای دارەکەی حودەیبیا ڕوانن وەرن ئێوە تەماشاکەن لە دەست و بردی ئەندامەکانم ورد بنەوە بزانن ناڵەی ئەمانە ئیلهامیان لەو پیاوانە وەرگرتووە کە لە خزمەتی ڕەسوولدا یەکەم مزگەوتیان دروست کرد بەهێمنی بگەڕێن بزانن خۆشەویستەکەی مەدینە لە بارەگاکانی مندا ناچنیتەوە بزانن بە دوای موحەممەددا بە دوای خۆشەویستدا چەند تۆشە بەرەی پیرەژنەکانی وڵاتمان لە کۆڵ ناوە خوایە ئەوە کۆمەڵی ئیسلامیە وەک گوڵاڵەکانی بەهاری هەورامان گەشوڕوونە وەک هاژەی تافگەکانی ڕەوانە وەک خۆری بەیانیانی وڵات جێی ئومێدە ئەوە کۆمەڵی ئیسلامیە وەک مێزەری مامۆستایان سپی و وەک حوجرەکەی مەلا ناسح پڕە لە سوورەتی ئیخلاس و وەک نێوچاوانی کۆساری پڕ لە نورە خوایە ئەوە کۆمەڵی ئیسلامیە لە دوێنێدا لە دایکێکی گەرمیان و هەڵەبجە لەدایک بوو و ئەمڕۆژ کوڕە گەورەکەی دەشتی هەولێر و بادینانە دوێنێ لە ئامێزی منارەکەی پاشا هاتە دنیا و ئەمڕۆژ لە باخچەکانی زانکۆ بۆنی گوڵەکانی یەخەمەکەن کۆمەڵ ئەمڕۆ هەر تەنها کۆڵە پشتەکەی پشتی یەکەم فیشەکی مەرگی بەعەس نییە ئەمڕۆ کۆمەڵ هەر بە تەنها کەیوانە حەزینەکەی ئەمنە سوورەکە نییە ئەمڕۆ کۆمەڵ قەڵەمی گەنجەکانی زانکۆیە ڕۆحی پڕ لە بانگەوازی مامۆستایانی مینبەرە ئەمڕۆ کۆمەڵ نانی توێشەبەرەی شوانێکی بێنازی کوردستانە بەهاری دڵی ئەندازیار و پزیشک و مامۆستایانە ئەمڕۆ کۆمەڵ لیستێکی بێفرت و فێڵ و پەرلەمانتارێکی بێفیزە ئەمڕۆ کۆمەڵ نەسیمی دڵی دایکانی جەرگ سوتاوی کوردستانە ئازیزان ئێستاش بەڕێز مامۆستا شێخ محەممەد بەرزنجی پێشەوای کۆمەڵی ئیسلامی کوردستان پەیامی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستانتان پێشکەشەکات با بفەرمێن هەڵبژێرن تێکرا هەموو لیستی ئومێدی داهاتوو لیستی کۆمەڵی ئیسلامی لیستی سێسەد و پەنجاو و دوو لیستی سێسەد و پەنجاو و دوو السلام عليكم ورحمة الله وبركاته. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد بن عبد الله وعلى آله الطاهرين
وأصحابه الأنصار والمهاجرين حماة الإسلام والقرآن وسنة سيد المرسلين. إن تنصروا الله ينصركم ويثبت أقدامكم. پێشەوەی بچمە ناو مەطلەبەوە پێم باشە ئالەم کاتەدا دڵم هەموو مەشاعیر و عەواطفم بەڕۆح و بەدڵ و بە لەتائیفی خەمسەم ڕووبکەمە مەدینەی منەووەرە، ڕووکەمە ڕەوزەی مطهەرە، بڵێم صلى الله عليك يا رسول الله يا من أرسلك الله رحمة للعالمين، صلى الله عليك يا علم الهدى يا منقذ البشرية من العدى، يا من جعلت البشرية في أخوة وسلام وإخاء، يا محمد المصطفى وعلى آلك الأطهار وأصحابك المهاجرين والأنصار. إيمان داران لپێشە ئەوەی کە لەم قاعەدا دانیشتون سەلامی خواتان لێبێت، ئەوەتان عەرز دەکەم هەر کام لە ئێوە ئالەم کاتەدا ئەوە بزانن کە مەلائیکەی ئاسمان فریشتەکان ئەرواحی پێغەمبەران عليهم الصلاة والسلام بتابد روح مصطفى صلى الله عليه وآله وصحبه وأرواح صديقين وشهداء وصالحين همويان براستي شادمانا بويك ايوي ايمان داد بەم عشق و بەم دڵسۆزیەوە لێرا کۆبوونەتەوە بۆ مهمەیەکی ئیمانیتان کەواتە هەر لە ئیستەوە ئەوە بزانن کە تتنزل الرحمة من الله عليكم تنزل الرحمة عند ذكر الصالحين. پاشان ڕوئەکەمە گەلی مسلمانی کوردستان، ئەو کوردستانەی کە بەڕاستی هەر لە سەدری ئیسلامەوە بۆتە خاکێکی قورئانی پیرۆز و سونەتی حەزرەتی محەممەد الموستەفا، ئەو کوردستانەی کە بە حەقیقەت بۆتە حەدیقەت الرەحمان بەبۆنەی ئەوەی کە گەلی کوردی مسلمان بە هەزاران علەما و ئەتقیا و عارفانی تیا پەروەردە بووە، بە هەزاران مجاهدی فی سەبیل الله تیا پەیدا بووە. ئەی مسلمانانی کوردستان، ئەمڕۆ لە هەموو ڕۆژێ زیاتر ئەم گەلە مسلمانە پێویستی بەوەیە کە زیاتر ڕووبکەینە پەروەردگار، ڕووبکەینە مەدینەی منەووەرەی پێغەمبەری ئیسلام، بەیعەتیان لەگەڵ تازە بکەینەوە. إن الذين يبايعونك إنما يبايعون الله يد الله فوق أيديهم. هەرکەسێ بەیعەت تازە ئەکاتەوە بە رەسوڵ الله حتما بەیعەتە بە پەروەردگاری. جا بەڕاستی مسلمانانی کوردستان بزانن جەماعەتی ئیسلامی یعنی کۆمەڵی ئیسلامی کوردستان
کەوا قیادەی ئیمانی قیادەی هیجرەتی و جیهادی بریتی بوون لە عولەمای بەردەستە و شەبابی ئیماندار بە حەقیقەت ئەمڕۆ ڕۆژێکە کە هەمومان و هەموو میلەتی کوردی موسڵمان لە جاران زیاتر بە دڵێکی پڕ لە ئیمانەوە پڕ لە مەحەبەتی پەروەردگارەوە پڕ لە عیشق و سۆز و دڵسۆزیەوە بۆ پێغەمبەری ئیسلام حەزەتی محەممەد المستەفا بۆ قورئان و سنەتی پێغەمبەر ئیخلاسمان و دڵسۆزیمان بۆ ئەصحابی پێغەمبەر بۆ تابعین بۆ عولەمای ئەتقیا بۆ ئەولیا و عورەفا بۆ ئەم میلەتە مسڵمانە بەڕێک و پێکی ڕووبکەینە سندوقەکانی هەڵبژاردنی پەرلەمانی عێراق ئەنجا ئەمن وەکو خزمەتگوزارێکی عولەما و سادات و هەروەها خزمەتگوزارانی ئیسلام وەکو خزمەتگوزارێکی گەلی موسڵمانی کورد و کوردستان داواتان لێ ئەەکەم بەڕێک و پێکی بۆ ئەوەی کە خاوەنی سەوابی قیامەت و ئەجر و پاداشی پەروەردگار بن بۆ شادکردنی ڕۆحی پێغەمبەری ئیسلام بۆ شادکردنی ئەرواحی ئالی طاهرین ئەصحابی پێغەمبەر شادکردنی تابعینی ئەصحاب عولەمای ئەتقیا و ئەولیا و عورەفا شەهیدان صدیقین و صالحین هەمومان ئینشاء الله بەو پەڕی دڵسۆزیەوە هەستکردن بە مەسئولیەتەوە ڕووبکەینە سندوقەکانی ئینتیخابات ڕێی بدەین بە ئەو برا موسڵمانانەیە ئەو خوشکە موسڵمانانەی کەوا عولەمای خواپەرستی کوردستان قیادەی مجاهدینی ئەم کوردستانە کۆمەڵی ئیسلامی کەوا ئامادەیان کردوون و دایان ناون بۆ ئەوەی بچنە پەرلەمانی عێراق بۆ ئەوەی لە بەغدادی ئەبی حەنیفە و بەغدادی عەبدولقادری گەیلانی و بەغدادی بشری حافی حەنەفی و معروفی کەرخی و ئەحمەدی غەزالی و خلاصە بەغدادی ئەو بەغدادەی کە حەقیقەتەن عاصمەی گەورەی ئیسلام وە کاتی خۆی ئەم مسڵمانانەی کۆمەڵی ئیسلامی لەوێ دەوری خۆیان ببینن بۆ خزمەتکردن بە ئیسلام بە شەریعەتی ئیسلام بە گەلی مسڵمانی کوردستان کە دیفاع بکەن لە مافەڕەواکەمان ئێمە خوای گەورە بە ئەحرار و بە ئازار هێناوینە جیهانەوە نابێژە دەستەی هیچ لایەکی بین متى استعبدتم الناس وقد ولدتهم أمهاتهم أحرارا ملتي كرد ملتي كن دايك مان ئێمەی بە ئازادی هێناوەتە جیهانەوە بۆ بێتە بە قەید و هەمووسێ هەم بین ئێمەش وەکو باقی گەلانی جیهان حەقمان هەیە خاوەنی ئیرادە و ئیختیاری خۆمامین لە ئاخری قسەکانمان لە پەروەردگار دەپاڕێمەوە ئەمن و ئاسایش خۆشگوزەرانی عیزەت و حرمەت بۆ ئومەتی ئیسلامی لە سەراسەی جیهانە بهێنێتەوە مەیدان مسڵمانانی ئومەتی پێغەمبەر لە سەراسەری زەویدا دڵیان بەسێ بە یەکە و دڵیان بەسێ بە خۆیەوە پەروەردگار و هەروەها لەخوا دەپاڕێمەوە عێراقمان عێراقێکی ئەمن و ئاسایش بێت هەموو لایەنەکانی عێراقی بەگشتی لایەنەکانی کوردستانی بە تایبەتی و لایەنە ئیسلامیەکان و برایانی کۆمەڵی ئیسلامی بە تایبەتی تر هەموومان بەو پەڕی شادمانیەوە ئێمەی کۆمەڵی ئیسلامی سیقەمان بە جەماهیری کوردستان هەیە بە برایان و خوشکانمانەوە لە کوردستانە لەم پەڕی کوردستان بۆ ئەو پەڕی کوردستان لە زاخۆ تا خانەقین و مەندەلی لە مەرزەکە لە حدودی کوردستانەوەی شەرقیەوە تا دەچێتە سەبەلحەمرەین ومێدمان وایە
هەمووتان ڕێی بدەن بە کۆمەڵی ئیسلامی بەو برا خوشکانەی کە تەسکیەی قورئانی و تەسکیەی سونەتی نەبەویان لەسەرە. سا پەروەردگارە هەر کەسێ لا ئەکاتەوە لە ئیسلام بە دەمی ئێمەی ئیسلامەوە دێ خوایە سەربەرزی دنیا و قیامەتی کەی. والسلام عليكم ورحمة الله وبركاته. سپاس و دەستخۆشی بۆ بەڕێز جەنابی مامۆستا شێخ محەممەد بەردنجی پێشەوەی کۆمەڵی ئیسلامی کوردستان. ڕابن هەموو بەرەو دەنگدان هەنگاو بنێن بۆ ئایندا، لەبیرتان بێ لیستی کۆمەڵ هیوایە بۆ تەمدیدا. ئازیزان و ئامادەبوانی خۆشەویست، ئێستاش سرودی ڕابن هەموو لەلایەن نەونەرمەند سەرکان فایەتەوە پێشکەشەکرێ با بفەرمێ. شهيد لابير نكردنا أم لست
لێرە ژیانە نوری ڕوونی پاشمردنە ڕێزی خاباتی پێشمەرگە و شەهید لابیر نەکردنە بۆ دین بۆ گەل بۆ نیشتیمان بۆ سەربەرزی بۆ بوون بۆمان بۆ کەرکووک و بەبا گورگور هەنگە و بنێن بەرەو دەنگدان بۆ دین بۆ گەل بۆ نیشتیمان بۆ سەربەرزی بۆ بوون بۆمان بۆ کەرکووک و بەبا گورگور هەنگە و بنێن بەرەو دەنگدان کۆمەڵ کۆمەڵ بەرەو دەنگدان هەڵبژێرن لیستی کۆمەڵ 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 بەرەو دەنگدان هەڵبژێرن لیستی کۆمەڵ لە سندوقی دەنگدانەوە جەڵەن مەجی پیاوی گەندەڵ جەڵەن مەجی پیاوی گەندەڵ شادان هاتم ببم بزماندان زمان حاڵی خەمەکاندان هاتم ببم بنوێنەرتان بە خزمەتکار نەسەروەرتان هەڵبژێرن ئەی گەل و هۆز نوێنەری دەست پاک و دڵسۆز هەڵبژێرن تێکڕەها لیستی ئومێدی داهاتوو لیستی کۆمەڵ ئیسلامی لیستی سەفاد و پەنجاو دوو لیستی سەفاد و پەنجاو دوو هەواری ویژدانە دەنگت ئازادیە و نانە لەگەڵ ئێمە ئێستاش بەڕێزان پاڵێوراوانی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان لیستی ژمارە 352 بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق ناویان دەخوێنرێتەوە و تەشریف دەهێنە سەر شانۆ بەڕێز عەبدوستار مەجید پاڵێوراوی ژمارە 2 شاری هەولێر بەڕێز یاسین حەسەن محەممەد پاڵێوراوی ژمارەیەکی شاری سلێمانی بەڕێز عەبدوڕەحمان محەممەد ئەمین پاڵێوراوی ژمارەیەکی شاری کەرکووک بەڕێز عەبدوڕەحمان حەمۆهادی پاڵێوراوی ژمارەیەکی شاری دۆر بەڕێز موحسین سلێمان سەعید پاڵێوراوی ژمارەیەکی پارێزگای مووسڵ بەڕێز مشیر مستەفا عەبدوڵڵا پاڵێوراوی ژمارە 3 پارێزگای هەولێر بەڕێز نازم عەبدوڵڵا ڕەشید پاڵێوراوی ژمارە 2 شاری سلێمانی بەڕێز سلێمان مینە ئیبراهیم پاڵێوراوی ژمارە 3 پارێزگای سلێمانی بەڕێز ئەکبەر سەبیح ناسراو بە ئەحمەد کەرکووکی پاڵێوراوی ژمارە 3 شاری کەرکووک بەڕێز سامان عەبدوڵڵا سەعید پاڵێوراوی ژمارە 2 شاری کەرکووک
بەڕێز عەبدولبەدیع زوبێر عەبدوڵڵا بەڕێز عەبدولبەدیع زوبێر عەبدوڵڵا ناسراو بە عەبدولباری زوبێر پاڵێوراوی ژمارە دووی پارێزگای دۆر بەڕێز مەجید محەممەد ئەمین مەحموود پاڵێوراوی ژمارە دووی پارێزگای مووسڵ بەڕێز شکوریە اسماعیل پاڵێوراوی ژمارە چواری پارێزگای هەولێر بەڕێز سوعاد قادر عەزیز پاڵێوراوی ژمارە چواری پارێزگای سلێمانی بەڕێز فاتح ئەحمەد قادر ناسراو بە شێخ فاتح داراغایی پاڵێوراوی ژمارە پێنجی پارێزگای سلێمانی بەڕێز سەلیم عوسمان ناسراو بە سەلیم چێخا عوسمان پاڵێوراوی ژمارە پێنجی شاری هەولێر بەڕێز محەممەد ساڵح بامۆچی پاڵێوراوی ژمارە شەشی پارێزگای سلێمانی بەڕێز وەفا ناسح طەیب پاڵێوراوی ژمارە چواری پارێزگای کەرکووک بەڕێز عەلی ڕەحیم کەریم پاڵێوراوی ژمارە پێنجی پارێزگای کەرکووک بەڕێز نەوزاد خالید طاهر پاڵێوراوی ژمارە شەشی پارێزگای کەرکووک بەڕێز سەوسەن نەجمەدین ڕەشید پاڵێوراوی ژمارە سێی پارێزگای دۆر بەڕێز زریان محەممەد مامە پاڵێوراوی ژمارە سێی پارێزگای مووسڵ بەڕێز ئەحمەد محەممەد عەبدوڵڵا ناسراو بە حاجی یەمن پاڵێوراوی ژمارە شەشی پارێزگای هەولێر بەڕێز محەممەد عەبدوڵڵا محەممەد ناسراو بە مامۆستا محەممەدی ڕازی پاڵێوراوی ژمارە حەوتی پارێزگای سلێمانی بەڕێز تومریە شێخ محەممەد بەرزنجی پاڵێوراوی ژمارە هەشتی پارێزگای سلێمانی بەڕێز کامەران جەمال ناسراو بە کامەران بابانزادە پاڵێوراوی ژمارە نۆی پارێزگای سلێمانی بەڕێز کەمال حەسەن عەلی پاڵێوراوی ژمارە دەی پارێزگای سلێمانی بەڕێز باعز پیرۆز باعز ناسراو بە مامۆستا بیلال پاڵێوراوی ژمارە یانزەی پارێزگای سلێمانی بەڕێز محەممەد حوسێن مەجید ناسراو بە شوان ڕابەر پاڵێوراوی ژمارە حەوتی پارێزگای هەولێر بەڕێز خونچە محەممەد ئەمین محەممەد پاڵێوراوی ژمارە دوانزەی پارێزگای سلێمانی بەڕێز ڕەوف مەجید شاسوار پاڵێوراوی ژمارە حەوتی پارێزگای کەرکووک بەڕێز ئەمیرە جەعفەر قاسم پاڵێوراوی ژمارە هەشتی پارێزگای کەرکووک بەڕێز عوبەید جەلیل جەباری پاڵێوراوی ژمارە دەی پارێزگای کەرکووک بەڕێز حەسیب فارس شەریف پاڵێوراوی ژمارە نۆی پارێزگای کەرکووک بەڕێز دکتۆرە نەرمین تەها مستەفا پاڵێوراوی ژمارە هەشتی پارێزگای هەولێر بەڕێز ئەحمەد محەممەد حەسەن ناسراو بە ئەحمەد مەولەوی پاڵێوراوی ژمارە سیازدەی پارێزگای سلێمانی بەڕێز دکتۆر محەممەد ئەحمەد شەشۆیی پاڵێوراوی ژمارە چواردەی پارێزگای سلێمانی بەڕێز دڵسۆز مەحموود محەممەد پاڵێوراوی ژمارە پازدەی پارێزگای سلێمانی بەڕێز شکوریە ساڵح کەریم پاڵێوراوی ژمارە شانزەی پارێزگای سلێمانی بەڕێز ڕزگار قادر پیرۆت پاڵێوراوی ژمارە حەڤەی پارێزگای سلێمانی بەڕێز نیگار سابر ساڵح ساڵایی پاڵێوراوی ژمارە یانزەی پارێزگای کەرکووک
بەڕێز قادر محەممەد ئەمین عوسمان پاڵێوراوی ژمارە 18 پارێزگای سلێمانی، بەڕێز شەیخ عەلی باپیر مامۆستا عەلی باپیر پاڵێوراوی ژمارەیەکی پارێزگای هەولێری پایتەخت، بە خێراتنی تێکرای پاڵێوراوە بەڕێزەکانی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستانەکەین. ئێستا جەنابی مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان و سەرۆکی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان بۆ هەڵبژاردنەکان و تارێکتان پێشکەشەکات بافەرمێن. السلام عليكم ورحمة الله. صلى الله تعالى. بسم الله الرحمن الرحيم. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهد الله فهو المهتد ومن يضلل فلن تجد له وليا مرشدا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله صلوات الله وسلامه وبركاته عليه وعلى آله وصحبه ومن اهتدى بهديه. بەڕێزان و خۆشەویستان، برایان و خوشکان، کۆمەڵی ئیسلامی ئەم جارە بۆ هەڵبژاردنەکانی دیاریکردنی ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی بەغدا بە لیستی سەربەخۆ دێتە مەیدانی هەڵبژاردنەکانەوە. کۆمەڵی ئیسلامی برایان و خوشکانی بەڕێز خاوەنی خەبات و جیهاد و بەرخۆدانێکی دوور و درێژە، خاوەنی خەبات و جیهادی شاخ و شارە. کۆمەڵی ئیسلامی زانایانی ئیسلام، مامۆستا هەڵکەوتووەکان، خەڵکانی خواناس پێکیان هێناوە، پیادەیان کردووە و چاوسەغێتیان کردووە. کۆمەڵی ئیسلامی درێژە پێدەری ئەو کاروانە جیهادیەیە کە بۆ یەکەمین جار لەژێر بەیداغ و عەلەمی لا إله إلا الله محمد رسول الله دا دیفاعی کرد لە مەظلومێتی میلەتی کورد لە ڕابردوودا. کۆمەڵی ئیسلامی خاوەنی ئەو شەڕەفەیەکە لە کاتێکدا کەسانێکی زۆر هەبوون هەربیریان لەوە نەدەکردەوە کە بە ناوی ئیسلامەوە و لەژێر بەیداغ و عەلەمی ئیسلامدا پێش میلەتەکەیان بکەون، دەستەیەک لە مامۆستایان و زانایان و گەنجانی خوێنگەرم و خەڵکی دیندار دەستیان لە سینگی خۆیاندا گوتیان حەیفە میلەتێکی موسڵمان لەژێر بەیداغی ئیسلامدا نەبێ دیفاعی لێ نەکرێ. حەیفە کۆمەڵی ئیسلامی درێژە پێدەری ئەو کاروانە جیهادیەیە کە ڕێگەی شکاند بۆ کار و پرۆژەی ئیسلامی لە کوردستان و بەڵکو لە دەرەوەی کوردستانیش لەسەر ئاسی عراق. بۆیە ئێمە زۆر شانازی دەکەین بەو ڕابردووی خۆمانەوە، زۆر شانازی دەکەین بەو شەهیدە سەربەرزانەمانەوە کە بە خوێنی خۆیان دیفاعیان کرد لە ئەرز و عەرزی میلەتەکەمان، لە حوروماتی میلەتەکەمان و لەژێر بەیداغی لا إله إلا الله محمد رسول الله دا لە کاتێکدا کە میلەتی ئێمە تووشی شەرق زەدەجی و غەرب زەدەجی بوو، لە کاتێکدا کە میلەتی ئێمە وای لێ حاڵی کرابوو، وای برابوو زەینەوە کە دەبێ حتمەن یان شەرقی بێ یان غەربی بێ، یان مارکسی بێ یان لیبرالی بێ،
ئەمجا دەتوانێت خەبات بکا و شۆڕش بکا و دیفاع لە میلەتی خۆی بکا. مسلمانانێک هەبوون کەسانێک هەبوون بە قیادەی زانایان وتیان نەخێر ڕێگە هەر ڕێگەی ڕەسوول اللهە صلی الله عليه وسلم. عەلەم هەر عەلەمی ئیسلامە دەبێت بەو ڕێیەدا خەبات بکەین بۆ ئەوەی هەم لە دنیادا سەربەرز بین هەم لە دوا ڕۆژیشدا ڕووسور بین خاوەنی ئەجر و پاداش بین. بەڵام ئێمە وەکو کۆمەڵ ئیسلامی تەنیا باسی ڕابردوو ناکەین چونکە ئەو میلەتانەی کە تەنیا باسی ڕابردوو دەکەن و تەنیا دەیانەوێت لەسەر شکۆمەندی و ئەمجادی ڕابردوویان بژین میلەتانێکن هیچیان بۆ ئێستا و بۆ داهاتوویان پێ نییە. بۆیە ئێمە کە لە قورئان و سونەتەوە هەڵدەهێنجین و بڕیار و بۆچوون و فیکرە و کارەکانمان لە شەریعەتەوە هەڵدەهێنجین ئێمە بۆ ئێستا و بۆ داهاتووش بەرنامەمان پێیە. کەسانێک پرسیار دەکەن چۆنە کۆمەڵی ئیسلامی زۆر جار پرسیار کراوە هاتۆتە ناو خەباتی دەنگدان و مەسەلەی هەڵبژارنەکانەوە. ئەوە بۆ ئێمە شتێکی تازە نییە. ئێمە کە خۆمان بە درێژە پێدەری ئەو کاروانە جیهادی ڕزانین کە کاتی خۆی بەناوی بزوتنەوە بوو دوای بەناوی بزوتنەوە یەکبوونەوە ئێمە لە ساڵی 1992 پێشەوەی هیچ لایەنێکی دیکە هەبێ لەم ساحەیەدا ئێمە بەشداری هەڵبژارنەکانمان کرد. بەشداری هەڵبژاردنی پەرلەمانی ئەوسای کوردستانمان کرد بەڵام لەبەر ئەوە کە ڕێژەیەک دانرا بوو لە سەتا حەوت نەمانتوانی وەدەستی بێنین لەبەرەوەی تەزویر و فرتوی فێڵی زۆر کرا ئێمە نەمانتوانی بچینە پەرلەمانەوە. ئەو قەناعەتەمان ئێستا بۆ پەیدا نەبووە. بەڵام ئەوە کە ئێمە دەینە نێو خەباتی سیاسیەوە و دێنە نێو مەیدانی هەڵبژاردنەوە ئەوە هیچ تێک ناگیرێ لەگەڵەوە کە تۆ لە کاتی لێ قەوماندا شێری چەنگ بە خوێن بی ئەگەر میلەتەکەت پێویستی پێت بوو پڵنگ و پاڵەوانیش بی. ئێمە کە چەکمان پێ بووە مانای وە نییە کە بڕوامان نەبە بە خەباتی سیاسی هەروەکو لایەنەکانی دیکەش بە هەمان شێوە. ئێستاش لەخوا بەزیاد بێ لەسەر ئاسی هەرێمی کوردستان بەتایبەت و لەسەر ئاسی عێراق بەگشتی قەناعەت هاتۆتە سەر ئەوە کە ئێمە بۆ جێبەجێکردنی پرۆژەکانمان بۆ داواکردنی مافەکانمان بۆ دەستەبەرکردنی حەق و مافەکانمان لە جاتی شەڕەتفەنگ بینە مەیدانی شەڕەدەنگەوە. ئەوە بۆ ئێمەی ئیسلامی شتێکی زۆر زۆر خۆشە. ئێمە هەمیشە قەناعەتمان بەوەیە ئەگەر خەڵک و میلەتی موسڵمان لە کەش و هەوایەکی ئازاد و هێمندا بژیە بیر بکاتەوە ئازاد بێ هیچ زەخت و فشارێکی لەسەر نەبێ پێمان وایە میلەتی موسڵمان ئەگەر چبڕ لە دینەکەی حاڵی بوو بێ بێجگە لە ئیسلام و بێجگە لە ئیمان و بێجگە لە شەریعەتی خوا پەنا بۆ هیچ شتێکی دیکە نابە. لەبەرەوە ئێمە لە هەموو کەس زیاتر عەوداڵی ئەوەین کە بە شەڕەدەنگ بە پەنابردنە بەر سندوقەکان و بەر ئیرادەی خەڵک کێشەکان یەکلایی بکرێنەوە حەق و مافەکان دەستەبەر و دابین بکرێن چ لەسەر ئاسی هەرێمی کوردستان و چ لەسەر ئاسی عێراقیش. ئێستاش ئەم هەڵبژاردنە خۆتان هەمووتان ئاگادارن بۆ هەڵبژاردنی نوێنەرانە بۆ ئەنجومەنی نوێنەرانی بەغدا واتە هەرچەندە لە سەرتاسەری عێراقدا دەکرێت بەڵام بۆ ئەو ئەنجومەنەیە کە لە بەغدا بڕیاربەدەست دەبێت لەسەر ئاسی عێراقدا شتێکی ئاشکراشە کە هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق. بۆیە ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی زۆرمان مەبەستە دەنجی ئێمە ڕەئی ئێمە سەنجی ئێمە لە بەغدا بێت لە پێناوی خزمەتی میلەتەکەماندا لەسەر ئاسی هەرێمی کوردستان و لە پێناو خزمەتکردنی هەموو خەڵکی عێراقیشدا بە هەموو پێکاتەکانیەوە. ئێمە پێمان وایە هەتا ئێستا سەنگ و دەنگی کورد وەکو پێویست کاریگەری نەبووە لە بەغدا. هەر بۆیەش زۆربەی کێشە و گرفتە گرنگ و چارەنووسازەکان بە هەڵواستراوی ماونەوە. ئەوە دەگەیەنێ کە کورد نەیتوانیوە دەوری خۆی لێوێ ببینێت. پێشم وایە ئەو نەتوانینە دەگەڕێتەوە بۆ دوو هۆی سەرەکی.
کە ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی پێچەوانەی ئەو دوو هۆسەرەکیەمان تێدان. یەک لەو هۆیانە ڕاکردن بە دوای ئەمریکا و ڕۆژئاوادا، دوو نەگەڕانەوە بۆ پشتبەستن بە شەریعەت و نەگەڕانەوە بۆ منطەلەقی ئیسلامی. بەرپرسێکی باڵای یەکێک لەو لایەنە سیاسانی عێراق بۆی باس کردم، گوتی زۆر لە برادەرانی ئێوە لە برادەرە عەلمانیەکانتان ئەوەندەی داکۆچیان دەکرد لەوەدا کە ئەو دەستورە دەستورێکی عەلمانی بێ و ئەوەندەی دژی مادەی دوو بوون لە دەستوری حکوومەتی فیدراڵیدا کە باسیەوە دەکا ئیسلام دەبێت ناسنامە بێ و ئیسلام دەبێت دینی ڕەسمی بێت و شەریعەت دەبێت سەرچاوی یاسا وەرگرتن بێ. ئەوەندەی دژی ئەوە بوون، ئەوەندەی داکۆچیان دەکرد لەسەر عەلمانیەت، نیو ئەوەندە داکۆچیان نەدەکرد لەسەر مافی میلەتەکەتان. ئێمە بەڕاستی دەمانەوێت کارێ بکەین ئەوەندی کە دەنگمان بڕوە، کارێ بکەین کە لەمە دووە ئەو دەنگەی کە لەوێ دەبێت بە ناوی میلەتی مسلمانی کوردستانەوە دەنگێک بێ بە تەمای ئەملاولا نەبێت. بۆمان دەرکەوت ڕاکردن بە دوای ئەمریکادا بە دواکەوتنی کڵاوی خوارە. دەڵێن کابرایەک ڕۆژێک کڵاوێکی بەلاتی سەریەوە ناوە بە خواری، یەکێکیش بە دوای دەکەوێت لەو کۆڵان بۆ کۆڵان دوای ئاوڕێکی لێدا دەڵە کاکە بۆ بە دوام کەوتووی، وڵات دەڵێ بە دوای کڵاوەکەت کەوتم خوار بۆ دەڵم بەشم لێت بکەوێ، دڵێ بگەڕەوە کاکە بگەڕە بە دوای کڵاوی خوار کەوتووی. با ئێمە چیدی بە دوای کڵاوی خوار نەکەوین. ئەمریکا کچی خۆی بە کوڕ ئێمە نادا دەرکەوت. و با هەوڵ دێن ئێمە لەگەڵ پێکهاتەکانی عێراق بەگەڕانەوە بۆ شەریعەتی خوا، بەگەڕانەوە بۆ ئیسلام، بەگەڕانەوە بۆ قورئان و سنەت داوای مافەکانی خۆمان بکەین، حەقەکانی خۆمانیان پێ بسەلمێنین. بەو شێوەیە ملیار و نیوێک مسلمان پشتگیرت دەبێت، بەڵام تۆ بە ناوی میلەتێکی مسلمانەوە لە منطەلەقێکی عەلمانیەوە قسە بکەی، هیچ کەس بۆ دوعایەکەت ناڵێ ئامین و خەڵکیش مزایەدەت بەسەرەوە دەکا. ئەنجا بەڕێزان مەسەلەیەکی دیکە دەمێ ئاماژەی پێ بدەم. ئێمە ئەگەر دەنگمان بێ و دەستمان بێ و سەنگمان بێ، بەڵێ ئێمە ئێستا نوێنەران هەڵدەبژێری بۆ ئەنجومەی نوێنەران، بەڵام ئەو سەنگ و قورسایی ئێمە و هەر لایەنێکی دیکەش لەوێ کاریگەریشی دەبێت لەسەر کەش و هەوای گشتی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە. خۆشتان ئاگادارن خەڵکی هەرێمی کوردستان بەتایبەت دیارە لەسەر ئاسی عێراقیش بە هەمان شێوە مەسەلەی گەندەڵی، مەسەلەی قۆرەخکرانی ئیمکانیات و دەسەڵات و ئیمتیازات لەلایەنی حیزبەوە کە ڕەنگە هەندێک جار زوڵمیش لە حیزب بکەین کە دەڵێن لەلایەن حیزبەوە، بەڵکو لەلایەن جیهادێکی بچووکە لەنێو حیزبدا بۆ تەشتێک وەکو ڕۆژی ڕوونوایە و پێویستی بە بەڵگە لەسەر هێنانەوە ناکە. ئەم حاڵەتە حاڵەتێکی زۆر نەگونجاوە. ئەگەر تەماشای مێژوو بکەین هەموو کۆمەڵگایەکان کاتێک هەرسیان هێناوە کە هاوسەنگی کۆمەڵایەتی تێکچووە، قڕی و پڕی و چینایەتی پەیدا بووە. ئێمە گەر تەماشای کۆمەڵگای خۆمان بکەین هەم لە ڕووی ئابووریەوە قڕی و پڕی و چینایەتێکی زۆر هەیە، بەڵکو لە ڕێی کۆمەڵایەتیشەوە. لە ڕێی کۆمەڵایەتیەوە خەریکە میلەتەکەمان دەبێتە دوو بەش، کەمینەیەکی بەهرەمەند لە هەموو شتێک، زۆرینەیەکی محتاج و ئاتاز بۆ هەموو شتێک. تەنانەت شوێنی خوێندنی منداڵەکانیشیان جیا دەکەنەوە، شوێنی ژیانی خۆیان جیایە. وردە وردەوای لێ دێ میلەتی ئێمە دەبێتەوە کە گوتم دوو تەبەقە دوو کەمینە و زۆرینەی لێکجیای دژ بە یەک، زۆرینەیەکی بێزاری ناڕەحەتی هەز بە مەزڵومیەتکەر لەگەڵ کەمینەیەکی بەهرەمەند کە نازانم چۆن ئیسراحەت دەکەن لە کاتێکدا کە ئەو هەموو جەریدە لە سەریان دەنووسێ خەڵک بێزارە، خەڵک ڕەخنە دەگرێ، کابرا چۆن نانەکەی بە ژیانی دەکەوێت، چۆن ئیسراحەت دەکات لەو کۆشک و تەلارەیدا کە لەسەر حیسابی خەڵک پێچیەوە ناوە. بۆیە ئێمە بەڕاستی وەکو کۆمەڵی ئیسلامی بە ئەرکی سەرشانی خۆمانی دەزانین کە هاوسەنگی بجێڕینەوە بۆ میلەتەکەمان لە ڕووی سیاسی، لە ڕووی ئابووری، لە ڕووی کۆمەڵایەتی، ئەویش بەچی؟ بە شەسپاندنی عەدالەت وەلابردنی ئەو هەموو ستەم و زوڵم و فەساد و گەندەڵیە. ئامانجێکی دیکە ئەوەیە کە بەڕاستی میلەتی ئێمە بەرەو هەڵدێر دەبردرێ لە ڕووی ئەخلاقیەوە، لە ڕووی بەهابەرزەکانەوە، لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتیەکانەوە، لە ڕووی هەڵوەشانە و خێزانەوە. ئێمە
بە ئامانجێکی گەورەی خۆمانی دەزانین میلەتەکەمان بگێڕنە باوەشی ئیسلام باوەشی ئیمان کوڕکچەکانمان گەنجەکانمان چی دیکە بە ملەولادا نەڕۆن چی دیکە شخصیت و کەسایەتی خۆیان لەدەست نەدەن چی دیکە لە محتەوای خۆیان خاڵی نەبنەوە نەبنە ئینسانی بۆش ئامانجێکی دیکەی ئێمە ئامانجێکی دیکەمانەوەی بەڕاستی کە لەم هەرێمەی خۆماندا لەخوا بە زیاد بێ ماوەیەکی باشە هێمنی و ئاسایش هەیە تەبایی هەیە بەڵام هێمنی و ئاسایش و تەبایی لە ڕاستیدا لە ئەنجامی ئەوەدا هاتۆتە دی کە خەڵکێکی زۆر دانی بە زەرجی خۆی داگرتووە کە خەریکە سەبری نەمێنێت بۆیە ئەگەر بمانەوێ هێمنی و ئاسایش و تەبایی و برایەتیمان بەردەوام بێ پێویستە ئەو گرفت و کێشانەی کە هەمانە چارەسەریان کەین جا من لێرەوە دەپرسم ئەو ئامانجە شەرعیانەی کە من ئاماژەم پێدان ئایا لەسەر هەر کەسێک کە خۆی بە موسڵمان بزانێ شێخ بێ یا مەلا بێ پاشا بێ یا گەدا بێ ڕیشپی بێ یا گەنج بێ پیاو بیان ئافرەت بێ خوێندەوار بیانە خوێندەوار بێ گوندی بێ یا شاری بێ ئایا لەسەری پێویست نییە کە دەستبارگر و هاوکاری ئێمە بێ بۆ چەسپاندنی ئەو ئاماژە شەرعیانە و ئایا کاتێک کە ئێمە نەتوانین ئەو ئامانجە شەرعیانە چەسپێنین ئایا گلەی لەو خەڵکە موسڵمانە ناکرێت کە لەگەڵ ئێمەدا لە مزگەوت نوێژ دەکا برای مسلمان خوشی مسلمان دایکی مسلمان ئێمە بەڕاستی تەوەقوع و چاوەڕوانیمان لە خەڵکە مسلمانەکەمانە لە خەڵکی مزگەوت لە خەڵکی نوێژکەر لە خەڵکی ڕۆژوگەر لە خەڵکی تەکیە و خانەقایەکان لە خەڵکی خانەدان لە خەڵکی مسلمان و دیندار کە لەگەڵمان هاوکار و دەستبارگەر بێ ئەگەر نا بۆ قیامەتێ دەتوانین شکاتتان لێ بکەین بەڕاستی لەو خەڵکە مسلمانەی کە مسلمانە و نوێژکەرە و دیندارە کەچی بە دوای بەرنامەیەک دەکەوێت کە پێچەوانەی دینەکەوێتی و من لێرەوە دەڵێم با هەموو لا زۆر وریابین ئەم دەنگدانە شایەدیدانە ئەتۆ کە دەنگ دەدەی بۆی چێ لەو ئەندامانەی کە کۆمەڵی ئیسلامی کاندیدی کردوون یا هەر لانیشە کاندیدیان دەکات ئەتۆ شایەدیان بۆ دەدەی کە دەڵێ ئەشهەدو بالله ئەوە من ئامادەم نوێنەری من بێ بەنای منەوە قسە بکە بڕیار بدە باش ئەو کەسانەی کە دەنگ دەدەن بۆ کەسێک کە دەزانن شەرابخۆرە دەزانن نوێژنەکەرە دەزانن دینی نییە دەزانن ڕەوشتی ئیسلامی نییە پابەت نییە بە شەریعەتەوە بەڵکو دژی شەریعەتە ناترسن لە قیامەتی خۆیان ناترسن لە قیامەتی خۆیان کە ئەو کەسە کە ئەو بڕیارانەی بۆ دەدا هەر بڕیارێکی بۆی بدا هەر خراپەیەکی لێ بکەوێتەوە لە فەساد لە داوێن پیسی لە فەحشا لە ئیباحیەت لە خراپە لە زوڵم لە هەموویدا بەشدار دەبێ ناترسێ لە قیامەتی خۆی هەزاران گوناحی لەسەر تۆمار دەکرێت بەبێ ئەوەی کە بۆ خۆی کردبێتی لە قیامەتێ دەڵە خوا منەوە گوناحانەم نەکردووە خوا دەفەرمێ با تۆ پشتگیری ئەو کەسانت کرد کە بەرپرست بن ئەوانش گوناحەکانیان کردووە بە بڕیاری تۆ بە دەنگی تۆ چوونە سەر ئەو کورسیە دەبی خۆدەی ئەنجا بەڕاستی من لێرەدا پرسیارێک دەکەم ئایا ئێمە لەسەر ئاسی نەتەوەیی لەسەر ئاسی داوارڕەواکانمان لەسەر وەکو هەرێمی کوردستان ئایا ڕازین لە وەضعەکە کێشەی کەرکووکمان چارەسەر بووە کێشەی ناوچە دابڕاوەکان چارەسەر بووە مەسەلەی نەوت و غازمان چارەسەر بووە کێشەی پێشمەرگە چارەسەر بووە نەخێر ئێکە چارەسەر نەبوو کاکە ئەتۆ بێنە دەنگەکەت بگۆڕە هەڵوێستەکەت بگۆڕە ئەگەر ناتوو هەر ئەوەی پێشێ دەنگی پێ بدەیەوە شت هەڵبژاردو هەرەوە هەڵبژێری هەر ئەوەی لێ دەکەوێتەوە کە لێکەوتۆتەوە کە دەمانەوێ واقعەکە بگۆڕین با ڕێیەکەمان بگۆڕین هەڵوێستەکەمان بگۆڕین خۆمان بگۆڕین خوای پەروەردگار دەفەرمێ إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم خوا واقع هیچ کۆمەڵگایەک ناگۆڕێت تاکو ئەوان خۆیان نەگۆڕن و لە کۆتاییشدا دەڵێم شتێک دەگوترێ کە ئەوە بەنسبەت بەندەوە فلان کەس بەڵێ کاندید کراوە بەڵام هەر بۆ کۆکردنەوەی دەنگە طبعا ئەوە کوردەواری خۆمان دەڵێ مەیدانی درۆی کورتە لە ڕاستیدا ئێمە گەر خوا قسمەت کە من و هەر کام لەو برا خوشکانە کە لە خزمەتیان وەستاوین بچینە ئەنجومەی نوێنەران خوا پشتیوان بێت ئەوەندی پێویستکە ئێمە لەوێ دەبین و چۆن بۆ میلەتەکەمان پێویستکە لەوێ دەبین و ئێمە نوێنەری ئەو خەڵکەین
لەوێ خوا پشتیوان بێت داوا ڕەواکانیان مافەڕەواکانیان داکۆچی لێ دەکەین بەڵکو هەوڵ دەدەین کاریگەری چاکمان هەبێ بۆ سەر گۆڕینی سیاسەتی عێراق بەگشتی نەکرد لەسەر ئاستی هەرێمی کوردستان لەسەر ئاستی هەمووی عێراقیش خوا پشتیوان بێت خۆمان بە بەرپرسیار دەداین بەرامبەر بە خەڵک و میلەتی خۆمان و شوێ پێویستکە لەوێ دەبین و ئەوەندی پێویستکە لەوێ دەبین ئەوەی کە دەگوترێت لە ڕاستیدا زۆرێکە لە پروپاگەندەی ناحەزانە ئەگەرنا ئێمە سوحبەت ناکەین لەگەڵ میلەتی خۆمان وەڵا فڵان کەسی جوای کرد و فیسارکەی سوای کرد ئێمە حەقی خەڵکمان نییە خۆمان ڕازگۆین ولا خوا بەزیاد بە خەڵک متمانی بە ئێمەیە و هیچ کاتێ شتێکمان نەگوت تۆ ئیشمان پێ نەکرد بێ و شتێکیش ناڵێن کاری پێ نەکەین خوا پشتیوان بێت من لە کۆتاییدا ئەوەندە دەڵێم کە کۆمەڵی ئیسلامی هاتۆتە مەیدان پشتمان بەخوا قایمە پاش خوای پەروەردگار پشتمان بە خەڵکی مسلمان و دیندار و نوێژکەر قایمە بە هەموو چین و توێژەکانەوە هاوکار و دەستبارگەرمان بن با کارێ بکەین کە سەنگ و قورسایی کار و پرۆژەی ئیسلامی لە ئەنجومەنی نوێرانی بەغدا قورسکەین بۆ ئەوەی کە دەنگێکی جیاواز ڕێیەکی جیاواز سەنگێکی جیاواز لەوێ بێت و هەندێک پەڵە و لەکەی ڕەش کە هاتۆتە سەر سمعی میلەتەکەشمان بیستڕینەوە ئینشاءالله و خوای پەروەردگار هەموو لایەکمان عاقبەت خێر کە سەرکەوتومان کە بەرەکەت و پێست خاتە ئیش و کار و هەنگاوەکانمانەوە والسلام علیکم ورحمة الله وبركاته دەنگت بۆتای زنجیرە دەنگت بە ڕۆژی ڕووناکە وەفاداری ئەمەم خاکە نەوای یەک تێبینیم مابوو بەنسبەت بانگەشەی هەڵبژاردنەوە بەنسبەت ئەو ژموجۆڵ و چالاکیانە کە هەر کامێکمان دەیکەین من ئامۆژگاری ئەندامان و دۆست و لایەنگران و دڵسۆزانی خۆمان دەکەم بە تایبەت وە خەڵکی بەگشتی کە هەتا بۆتان دەکرێت بە شێوازی جوان بە هێمنانە بە لەباری حەقیقەتی خۆمان شتی باشی خۆمان بخەینە ڕوو حەقمان بەسەر شتی خەڵکەوە نەبێ زۆر بە هێمنانە زۆر بە لەباری بە شێوازێکی وا کە لە چوارچێوەی ئەدەب و ڕەوشتە بەرزەکانی شەرع دەرنەچێ و ئەگەر کەسێکیش تەجاوزی کرد بە نەوعێک قسەی کرد شێوازێکی ناشیرنی پێشاندا دڵنیا بن کە شێوازی ناشیرن زیاتر بۆ خاوەنەکەی زەرەرە و ئینشاڵڵا زەرەر بە ئێمە ناگەێنە ئێمە هاوسەنجی خۆمان و هێمنی خۆمان تێک نادەین نیشتیمانە لەگەڵ ئێمە دەنگت ڕێگای بەختەواری ڕۆشن ئەکا دەنگت ئێمای سەربەزیە لە عێراقی ئایندەدا هەڵبژێرن تێکرا هەموو لیستی ئومێدی داهاتوو لیستی کۆمەڵی ئیسلامی لیستی سەفاد و پەنجاو دوو لیستی سەفاد و پەنجاو دوو مامۆستاعلی باپیر سەرۆکی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان ژمارە 352 بۆ هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و سەرجەم پاڵێوراوانی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە پارێزگاکانی هەولێر و سلێمانی و کەرکووک و مووسڵ و دۆر لیستی ئێمە لیستی وەرزی بەهاری پڕگوڵی سوورە لیستی پێشمەرگەی وڵات و سەدان شەهیدی ڕووسوورە لیستی کۆمەڵی ئیسلامی و دڵانێکی پڕ لە نورە لیستی هەڵهاتنی ئاسۆ و هەزاران ئاواتی دوورە ئێستاش هونەرمەند عیماد ڕەزا سرودی هەڵبژاردنمان پێشکەشەکات بابەر
بگرن ومڕێوەم من ڕوخسار و سەدایەوەم جەملێ بگرن ومڕێوەم من ڕوخسار و سەدایەوەم دەنجی من دەنجی هەمووانە بۆ داهاتووی کوردستانە دەنجی من دەنجی هەمووانە بۆ داهاتووی کوردستانە بۆ داهاتووی کوردستانە بۆ داهاتووی کوردستانە دەنگم دەنجی کوردەواری سیمام خواناسی و دینداری دەنگم دەنجی کوردەواری سیمام خواناسی و دینداری دەستم پاکە و ڕەوشت بەرز لە تێکۆشانە سەربەرز دەستم پاکە و ڕەوشت بەرز لە تێکۆشانە سەربەرز نەخشەم ئاوەدانی وڵات وڵەدانا لە ڕێی خەبات نەخشەم ئاوەدانی وڵات وڵەدانا لە ڕێی خەبات جەملێ بگرن وەمەڕێوەم من ڕوخسار و سەدایەوەم جەملێ بگرن وەمەڕێوەم من ڕوخسار و سەدایەوەم دەنجی من دەنجی هەمووانە بۆ داهاتووی کوردستانە دەنجی من دەنجی هەمووانە بۆ داهاتووی کوردستانە بۆ داهاتووی کوردستانە بۆ داهاتووی کوردستانە هەولێر کەرکووک سولەیمانی دهۆک مووسڵ بادینانی هەولێر کەرکووک سولەیمانی دهۆک مووسڵ بادینانی هەمووێک ڕاپرسیارەکەن داوای لیستی کۆمەڵ دەکەن هەمووێک ڕاپرسیار دەکەن داوای لیستی کۆمەڵ دەکەن بۆ وەرگرتنەوەی مافی کورد کۆمەڵی ئیسلامی یاگورد بۆ وەرگرتنەوەی مافی کورد کۆمەڵی ئیسلامی یاگورد لیستی 352 جێی هیوایە بۆ هەر هەموو ساز
دژنەکە لە مافی تۆ زووکە بەرەو دەنگدان بڕۆ زووکە بەرەو دەنگدان بڕۆ ئامادەبوانی بەڕێز و خۆشەویستی لایەنگر و دۆست و ئەندامانی لیستی 352 کۆمەڵی ئیسلامی کوردستان بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر کوێیەکەن لێرەدا و بەم شێوەیە کۆتایی بە بەرگەکانی ئاهەنگی ڕاگەیاندنی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان ژمارە 352 دەهێنین تا کاتێکی تر و دەرفەتێکی تر بەیەوە شادەبینەوە خواتان لەگەڵ خۆشەویستان ئامادەبوانی بەڕێز